لە مندلی هاوڵاتیان و لە ناوچە جیاوازەکان لەگەڵ بەرداوامی پرۆسەی بانگەشە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان پشتیوانی لە کاندیدانی یەکێتی دەکەن و دەنگی خۆیان بۆ ئەوان دووپات دەکەنەوە. ئەچمە لای شاخەوان ئەو زیاتر باس لەو بابەتە ئاکا شاخەوان فەرموو. بەڵێ ترێ سڵاو لێبێت دیارە ئێمە ئێستا لە شاری مەندەلین شارۆچکەی مەندەلی دوایین شارۆچکەی هەرێمی کوردستان لە ڕۆژهەڵاتی پارێزگای دیالە. ئەمڕۆ وردە وردە نزیکە بینەوە لە پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق. دیارە لە شارۆچکەی مەندەلی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارەیە کاندیدیە دیارە لە سنووری پارێزگای دیالە یەکێتی لیستی ژمارە 120 بەشداری پرۆسەی هەڵبژاردنەکەکە بە 30 کاندید. من ئێستا لە ناو شارۆچکەی مەندەلیم لەگەڵ یەکێک لە کاندیدەکان سالار حەسەن بازک لە ژمارە 22 لیستی 120 یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری پارێزگای دیالەوە ئەلبەتە ژمارەیەک هاوڵاتیانی ئەمڕۆ هاتوون لەگەڵ کاک سالار بۆ بەشداریکردن لە بانگەشەی هەڵبژاردن لە ناوچەکە. کاک سالار سڵاوتان لێبێ، سڵاو لە شاری مەندەلی شاری شەید ملازم جوامێر. تۆ یەکێکی لە کاندیدا بەشداربووەکانی پرۆسەی هەڵبژاردن لە سنووری پارێزگای دیالە دەتەوێت دوای دەرچوونت یاخود بەدەستێنانی دەنگی پێویست لە مەندەلی پەرەوەسخرا و دەتوانیت چی بکەیت بۆ شاری مەندەلی؟ وەڵای سڵاو، من سالار حەسەن بازک کاندید لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارەی 120 کاندیدی ژمارەی 22 کاکە ئێمە کاندیدی خۆمان کەمە لەبوو خدمەت شارەکەمان ئەو شارەکەمانە وەران بۆ ئەو کاتە و ئەم کاتێشم ئێمەشە وەکو خۆمان ئەبێ خزمەت شارەکەمان بکەین خزمەت خەڵکی خۆمان بکەمان ئەوەمە بەستمانە وعودی درو نادەین بە کەس ئینشاءڵڵا بە حەولی قووەت خۆمان ئستحقاق ئەم شارەکەمان هێنیم بە دەسەڵاتی خۆمان ئینشاءڵڵا. باشە کاک سالار لە مەندەلی لیستی 120 یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵک چۆن پێشوازی لەکە هەنی چاوەڕێیەکەن ئێوە دەنگی پێویست بێنن؟ ئینشاءڵڵا بە قووەتن ئینشاءڵڵا بە حەولی قووەت خوددا. باشە دەتانەوێت چی زیاتر بۆ من مەسەرەن مەندەلی گرفتەکەی چییە؟ ئێوە دەتانەوێت لە ئەنجومەنی پارێزگای دیالە شەڕی بۆ بکەن شەڕی بەدەستێنانی مافەکانی خەڵکی مەندەلی؟ وەڵا کاکە شەڕی ئەعمارەکەین شەڕی حقوقی خۆمانەکەین شەڕی شەڕی هەمووی گەنجانەکەیم لە ماڵ دانیشتن نامەعاشیان هەیە نەشتیان هەیە ئەوەمە بەستمانە. باشە کاک سالار بانگەشەی هەڵبژاردن لە مەندەلی چۆن بەڕێوە چیە؟ گرفتێک لە پێش ئێوەیە ئێوە دەتوانن بە ئاسانی بانگەشەی هەڵبژاردن لەم ناوچەیە؟ زۆر ئاسانە ئینشاءڵڵا زۆر ئاسانە. باشە بۆ ڕۆژی دەنگدان چی بە خەڵکی مەندەلی ئەڵێ؟ وەڵا چی پێیان ئەڵێ کاکە ئەت دەنگ بدەن با ئەم مەندەلی و شاری کوردستانی بزانن و تا خزمەت ئێمە چیمە بەسەرەوە بۆ ئەنجومەنی دیالە ئینشاءڵڵا خزمەت شارەکەمان کەیم بە دڵ و بە قووەت و بە گیان و بە خوێن. دەست خۆش بێ. ئەچمە لای بەشێک لە هاوڵاتیان تۆ وەک هاوڵاتێکی شاری مەندەلی چۆن توانیت پەیامی خۆت پشتیوانی خۆت بۆ لیستی 120 یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەندەلی بخەیتە ڕێ؟ والله لە مەندەلی طلب بکەین لە مردمەکە گشتی بچنە ڕان انتخابات باید تغییر بکەین باید ئەیدی مەلەکی زیتر هیچ شەرامان نەکردن باید بیارین جیلێک بیارین هیچ بکەن بۆ وڵاتەکە یعنی تەمە ناکەین من هیچ شتێک وڵات تغییری بوو. زۆر سپاس دەست خۆش بێ. بەڵێ ترێ ئەوە هەم پەیامی کاندیدەکان یەکێتی نیشتیمانی کوردستان لە لیستی 120 لە مەندەلی و پەیامی هاوڵاتیانش بووی ئەنی بە جۆرێک وردە وردە وەک باسشم کردە چینە ناو نزیک دەبینەوە لە بەشداریکردنی هاوڵاتیان لە پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و لە مەندەلیش ینی ئەوەی کە چاوەڕوانەکرێت جگە لەو پەراوەستکردنە و ئەو ینی هەم دەستی حکوومەتی هەرێمی کوردستانیشی لێ دوورە هاوڵاتیان چاوەڕێیەکەن بەشدارێکی باش لەم شارۆچکەش هەبێت. دەست خۆش شاخەوان.